دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاوێژ لەگەڵ ژمارەیەک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەنددارەکان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتی سعودی و ژمارەیەکی تر لە وڵاتانی عەرەبی بڕیاریدا بە قەدەغەکردنی سەفەری عەمرا. لە ئێستاشدا بەهۆی زیاتر تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە و بەروزبوونەوەی توشبوانی ئەو نەخۆشیە ئەگەرەکان بۆ قەدەغەکردنی سەفەری حەج لە بەردەم وەزارەتی تەندروستیدا کراوەیە. بۆ ئەوەش وەزیری تەندروستی ڕای دەگەێنێت تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پێش هەموو شتێکدایە. ئەگەر پێویست بکات و مەترسیەکانی ئەو ڤایرۆسە زیاتر بێت ڕەنگە گەشتی حەجیش قەدەغە بکرێت. سەیری بارودۆخەکەی وڵاتی شانشینی سعودیە دەکەین. ئێمە عەمرەمان ڕاگرت هەرچەندە پیان وتین ئێوە یەکەم وڵاتە بن لە جیهانە کە ڕایگرن و بەڵام ئێمە بە پاڵپشت بە بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و دوای ڕاوێژ لەگەڵ بەڕێ سەرۆکی ئەنجومەن و وەزارەتی ئەوقاف و دوای ئەوەی کە بەڕێزان لجنەی فتوا لە یەکێتی زانایانی ئیسلامی فتوایەکی زۆر جوانیان بۆ داین بۆ ئەو بابەتە ئێمە عەمرەمان ڕاگرتووە و ئێمە یەکەم شت لامان تەندروستی هاوڵاتیانە. ئەگەر ئێمە بزانین کە بارودۆخەکە باشتر نابێ و بەرەو خراپتر دەڕوا ئەو کاتە بیر لەوەش دەکەینەوە کە بە میکانیزمێکی تر لەگەڵ حەجات عامل بکەین. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت هەر بڕیارێک وەزارەتی تەندروستی دەری بکات و لە بەرژەوەندی تەندروستی هاوڵاتاندا بێت ئێمە پابەندین پێوە. وتەبێژی وەزارەتی ئەوقاف ڕای دەگەێنێت ئەگەرچی لە ئێستادا بەهۆی ڕاگرتنی سەفەری عەمرا هەڵمەتێکی توندی ڕاگەیاندنمان لەسەر لەلایەن ژمارەیەک لە ڕاگەیاندنکارانی ئیسلامی و عێراقی، بەڵام ئەگەر هات و سەفەری حەج ڕابگیرێت ئێمە پابەندین پێوە، بەڵام پێویستە لەسەر حکوومەتی هەرێم قەرەبووی هاوڵاتیان بکاتەوە. ئەوەی پەیوەندی بە حەج هەیە وەزارەتی تەندروستی بە ئێمە ڕاگەاندوو ئەگەر بێت و ئەم مەترسی کە ئێستا هەیە هی ئەم ڤایرۆسە کە ژمارەیەکی زۆر خەڵکی کردوتە قوربانی، ئەگەر ئەو مەترسیە بەردەوام بێ ڕەنگە سەفەری حەجیش ئیلغابێ، بەڵام ئەمەوێت تاکید بکەمەوە کە ئەگەر بێت و سەفەری حەج ئیلغابێ ئەمساڵ ئەوە ئێمە کەوینە ژێر گوشارێکی زۆر. ساڵانە لە هەرێمی کوردستان ژمارەیەک لە هاوڵاتیان بۆ جێبەجێگەیاندنی فەریزەی هەرسەردانی ماڵی خوددا دەکەن. بۆەوەش وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی تر و پێشک لە نێوان ئەو کەسانەدا دەکات کە ناوی خۆیان تۆمار کردووە بۆ سەفەری حەج، کە بۆ ئەم ساڵش زیاتر لە 3500 کەس ناوی خۆیان تۆمار کردووە. بەڵام بەهۆی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتی سعودیا ئەگەری هەیە ئەم ساڵ هاوڵاتیانی هەرێم فەریزەی حەج ئەنجام نەدەن. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.